بەڕێزان سڵاوتان لێبێت بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تایبەت سەبارەت بە سەلامەتی پزیشکی لە خزمەتتان داین. لە هەواڵەکاندا هاتبوو هەفتەی پێش لەمەوبەر کە لە سوئێد بەرپرسانی دارەی سەلامەت دۆزی وێنێتەوە کە ڕەنگە خواردنی خورمای هاوردە لە ئێران و ببێتە هۆی نەخۆشینی هێپاتیتی A واتە جەرگەسوو، ئەوەی کە لە هەندێک لەوانەدا لەو نۆکەسەدا کە ئەم نەخۆشینیان گردووە لە هەمویاندا هاوبەشێک ئەوە بووە کە خورمای هاوردە ئێرانیان خواردووە، هەرچەند لە تاقیکردنەوەکاندا هێشتا ئاشکرا نەبووە کە بە تاکید ئەو خورما بووەتە هۆی ئەو نەخۆشینە. پرسیار ئەوەیە کە چەند خورما دەتوانێت خورمای پیس دەتوانێت ببێتە هۆی نەخۆشینی هێپاتیتی A. مرۆڤ دەتوانێت چی بکە بۆ ئەوەی کە تووشی نەخۆشینە نەبێت بە شۆردنەوەی جێبەجێ دەبێت خورما توانین بشۆریتەوە و دوایی دەرمانی هەیە نەخۆشینە. ئەو باوەڕانە کە هەیە لە لای خۆمان بەنسبەتی چارەکردن و دەرمانکردنی زەردەیی لەوانە چون زەردەییش نیشانەیەکە بۆ جەرگەسوو چەند ڕاستە. ئێمڕۆ بۆ باس سەبارەت بەم بابەتە تایبەتە میوانداری بەڕێز دکتۆر ئالانی فتوحی پرۆفسۆری یاریدەری دەرمانناسی باڵنی دەکەین. دکتۆر ئالان بەخێر بێن. سپاس کاک شاهید، ممنون. دکتۆر ئالان سەرەتا پرسیاری یەکەم، نەخۆشینی هێپاتیتی A چییە؟ چه نیشانەیەکی هەیە و ئایا هەر زەردبوونێکی پێست و ڕەنگ ئەتوانین نیشانەی هێپاتیتی A بێ؟ هێپاتیتی A یا بەگشتی هێپاتیت ینی هەوکردنی جەرگ، ئیلتیهابی جەرگ، یا وەکی جەنابەت باس کرد پێشنیارێکیشەیە جەرگەسۆ. یەک لەو نەخۆشیانەیە کە دەتوانێت زەردووی بدات و نیشانەکانی تەنیا زەردووی نییە. هێپاتیتی A وەکی ئاماژەت پێکرد بۆ خۆت کات شاهیدجان، لە یەکی لە نیشانەکانی زەردوویە لە خواردنی پیسەوە دەگوازرێتەوە، ینی کەسێک کە هێپاتیتی A هەبێت دەتوانێت ئەوەی بگوازێتەوە بۆ خەڵکی دیکە. چەند ڕۆژێک لانی کەم دوو حوتویەکی نیشانەیەکی نابێت کەسە هێپاتیتی A هاتوتە ناو بەدەنی، بەڵام دوایە نیشانەی وەک هەڵامەت و سەرمابوونەوانەی لێ پەیدا دەبێت، تای دێتێ، ژانی ماسوولکەکانی دەبێت، حاڵی خراپ و ناخۆش دەبێت و بەدوای ئەودا کە جەرگ کارەکەی بڕێک بە باشی ناتوانێت ئەنجامدا زەردووی دەگرێت. چەند جور هێپاتیتمان هەیە، یەکێک لەو نەوع هێپاتیتانە هێپاتیتی A. هێپاتیتی A و E معمولا لە تەریق خواردنەوە منتەقل لەبن، هێپاتیتی دیکەشمان هەیە B, C, D ئەوانە لە تەریقی خوێنەوە دەتوان منتەقل بن. دکتۆر ئالان ئاماژە بۆ درابوو کەون و نەخۆشە هەمویان لە خواردنی خورمای هاوردەی ئێراندا هاوبەشن و بۆیە بە وتەی دکتۆرەکان ڕەنگە ئەو خورما بێتە هۆی و نەخۆشینە. پرسیارەوەیە کە خورما ئەتوانێ هۆی نەخۆشینی هێپاتیتی A بێت؟ چۆن ئەسڵەن ئەتوانێت ئینسان بیدۆزدە کە ئەو خورما پیسە یا پیس نییە؟ چی ئەکرێ بۆ ئەوە کە تەشخیص بدرێ خورماکە ئەتوانێت نەخۆشینی ئاوای پێوە بێ یان نا؟ بەڵێ خورما دەتوانێت ئەو نەخۆشیە بگوازێتەوە، ئەویش هەر بە ئەوەی کە کەسێک دەستی پیس بێ، ڤیرۆسی پێوە بێ، ئەو خورمایان بەستە بەندی بکە یا لێ کاتەوە دوایەکانیان دەتوانێت منتەقل بێ بە کەسێکی دیکە و بەداخەوە هێپاتیتی A لەو ڤیرۆسانەیە کە زۆر قەویە و قدرەتی گواستنەوەی زۆرە، ئەگەر تعدادێکی کەمیش بچێتە ناو بەدەن ئینسان دەتوانێت ئەوە بگرێتەوە. ئەوەی کە تۆ بتوانی تەشخیص بدەیت کە خورمایەک هێپاتیتی A لەسەرە یا لەسەر نییەوە، ئەگەر نەستە تاقیگە و چاو لێ نەکرێت تێست نەکرێت هیچ ڕێگایەکی نییە بەداخەوە. و ئەوەی کە باس دەکەن کە لە خورمای ئێرانی و لە سوێدە و نەخۆشیە بڵاوبەتەوە نۆ کەس گرتویانە بە پشت بەستن بە نزیکبوونی نەوعی ئەو هێپاتیتی ئەیانە دەگەڵ نەوعێکە کە پارێکە لە دانمارک خەڵکی تووشی هەرو نەخۆشیە کردبوو، چون لەباری نوعی ژێنەکانەوە کەمێک جیاوازیان هەیە هێپاتیتی ئەیەکانیش، بەڵام کە دیتویانە ئەوە تقریبان هەر لەو نەوعەیە کە پارێکە لە دانمارک ئەو کێشەی دروست کردبوو. زۆرتر احتمالەکە ئەوەیە کە ئەو خورمایە ئەو هێپاتیتی ئەیە لەو خورمایە ڕاهاتبێت کە لە ئێران ڕات. هەر نەو خواردنێکی پیس دەتوانێت ئەوە هێپاتیتە بەداخەوە بگوازێتەوە، مەگەر ئەوەی کە نوعێک خواردن بن کە ئیسان بیکوڵێنێ بەر لە خواردن ئەو دەمی هێپاتیت لە ناو دەچێت، بەڵام بە فریزکردنیش بەداخەوە لە بین ناچن. دکتۆر ئالان کەواتە
ئەو هینانە ئەو باشن شێوازانە کە هەیە بۆ خاوێنکردنەوەی با بڵێن میوە و سەوزی و شتیوە لە موردی خورماوە بۆ کشمیش بۆ خورما بۆ هەنجیر بۆ ئەم شتانە خۆ ناکرێ کەواتە هیچ ڕێگایەک نییە غەیری ئەوەی ئینسان نەیخوایانی هەر خورمایەکات لەلایەنێک وەسەلەن لە وڵاتێکەوە کە ڕەنگە دایرەی سەلامەتیەکەی زۆر شتەکان بە جددی وەرنەگری ئینسان ناوی بیخوا هیچ ڕێگایەکی دیکە بەداخەوە نییە ئەگەر نەکرێ بشۆرێتەوە یا ئیسان بیکوڵێنێ حرارەتەکەی زیاد بکە ئەوە تەنیا ڕێگایەوە ئیسان خۆ بپارێزێ لە خواردنی ئەو میوەیە یا و سەوزیە بۆ خورمای تازەی ئێرانیش کە ئەلام متهەمە بەو شتە باشترین کارەوەیە کە تا ماوەیەک تا هەموو لێکۆڵنەوەکان بە نەتیجە دەگەن ئیسان خۆ بپارێزێلەوە بەداخەوە ڕێگایەکی کە نییە. دکتۆر ئالان بە کورتی هێپاتیتی ئەی دەرمانی هەیە؟ نەخێر دەرمانی نییە. هێپاتیتی ئەی لەو نەخۆشیانەیە کە دڵن ئەگەر نەتکوژە سادەبی یعنی ئەو نیشانانێک کە پتم زۆر لەوانەیە ناخۆش بن دەوانێدا کە پیرن پەککەوتن زعیفە سیستمی بەرگری لەشیان لەوانەیە زۆر مەترسیدار بێ بەڵام درێژخایەن نابێ وەک هێپاتیتی بی و سی کە دەمێنەوە دەتوانن دوایە بۆ جەرێک زۆر مەترسیدار بن لە درێژخایەندا ئەو نەوعە دوای ماوەیەکی زۆر بەداخەوە چەندین حوتوو ئەگەر نەخۆشەکەن دەڵام لە بین نەچێ پێی کە معمولەن لە بین ناچن پێ ئەوە چاک دەبێت بە یەکجاری خۆتا دەبێتەوە. دکتۆر ئالان هەندێک باوەڕ هەیە لای خۆمان لە کوردەواریدا مەسەلەن دەکوترێ کاتێک کە زەردوویی دەگری ئەگەر ماسیەکی چکولە لە ڕووبارێک لە کانیەک بە زیندوی قوت بدەی نەخۆشنەکە چاکێت چا دەبێتەوە زەردووی ئەڕوات و ڕەنگە هێپاتیتیش بێتتر ئەو جەرگە سوش نامێنێ چەنە و باوەڕان ڕاستە؟ بەڵێ ئەوە هیچ بنەمایەکی زانستی نییە کاک شاید بەداخەوە زۆریش باسی دەکرێت نازانم بۆچی لە چۆرە هاتووە باوەڕە هیچ تحقیقاتێک نیشانی نەداوەکەەوە بتوانێت قازانجی هەبێ لە بەعزە وڵاتێکیش لە هند بە تایبەت بە هەزاران کەس ئەو ماسی وردانە دەخۆن بۆی کە نەخۆشیەکانی ئیسیەکان وەک ئاسم و ئەوانە پێ دەرمان بکەن بەڵام ناوە هیچ بنەمایەکی نییە باوەڕهای غەڵەتی پزیشکی زۆرم بەداخەوە یەکیانەوەیە هەر دەمۆریدی ئەو مەسلەی خوورماشدا ئەمن دیتم کە زۆر کەس دشکردەوەیەکی زۆریان هەبوو سەبارەت بە بڵاوکردنەوەی خەبەرە کە پیان ناخۆش بۆ کە باسیەوەی دەکرێت کە لە ئێرانەوە هاتووە وەک تەوتایی دەبینەوەوانە چونکە پیان وایە کە لەباری بێهداشتی و کۆنتترۆلەوە وەز ئێرانی باشترە لە وڵاتەکانی دیکەی دەوروبەری خۆیوانە ئەوەش باوەڕێکی غەڵەتە وانە ینی کۆنتترۆلێکی بۆ سوڵەتی وجودی نییە هەر کافی و دەڵامەوە کاگرانێکی بەستە بەندێکی دەکەن دەستیان پیس بێ شتەکە بگوازنەوە شتێکی کەش پێویستم باس بکەم ئەویژەوەیە کە دیسان باوەڕێکی غەڵەتە کە بە تایبەت فارسەکان زۆر بەو مەسەلە حساسیتیان نیشانداوە چونکە خورما لە مناطقی کە فارسی لێ نایە باشترین خورمای دنیاە تەنانەت زۆرتر لە منتەقەی سیستان بەلوچستان و منتەقەی سەراوان ئەوانەی کە تەنانەت عەشیرەی کوردیشی لێیە لەوێ ڕادیە و هەروەها لە عێراق ڕاکە واتە لە بەلوچستان و لە عەرەبستان ئەوانە ڕا خورماکان بڵاو دەبن لەبەرەوە حساسیەتە شتێکی پێمەوردە شتەکە شتێکی کاملەن عیلمیە و ئەو باوەڕانە کە هەیە هیچ بنەمایەکیان نییە بەداخەوە. زۆر سپاس بۆ دکتۆر ئالانی فتوحی پرۆفسەری یاریدەر بۆ دەرمانناسی بالینی بۆ بەشداری لەم و توێژ تایبەتەدا. سپاس بۆ دەرکەتە. زۆر سپاس بۆی ئازیزیش کە تا کۆتایی ئەم توێژە لەگەڵمان نابوون تا بێگەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.